في خۆیەتی جا بابیڵێ ماڵی خوشکی خۆتە. خانمەتاقانەکەی بەرنامی بەرنامە ئەوەی سەردەمانێک خەندەی دەخستە سەر لێوی هەمووان تەندروستی باش نییە و گریشێ پەنجە لە سەریدایە. 964 پەیوەندی کرد بە لۆلانی کچیەوە و پێیوتین ئەمە دووەم جارە لە بەغدا دایکم هەمان نەشتەرگەری بۆ دەکرێت جگە لە چەندین نەشتەرگەری تر تەندروستی خراپە و دەبێت دوور لە ژاوژاو پشوو بدات. هێشتا نەشتەرگەرێکی تریش ماوە و دەبێت ببێنەوە بۆ بەغدا چونکە ئەو ئامێری نەشتەرگەرەکەی پێدەکرێت لە کوردستان نییە نەشی شاردەوە سەرجەم تێچووی نەشتەرگەرەکە لە ئەستۆی خۆیان بووە. بەداخەوە نەخۆشی تەنیا بەرۆکی نەرمی قادری نەگرتووە خەمخۆری هونەرمەندانیش لە پەل و پۆکەوتە و داوای دوعای بەخێرتان لێ دەکات. وەڵڵاهی لێت ناشەرمەوە لە پەل و پۆکەوتم تەخۆ بەداخەوە ئەوەکی ئەم بینی ئێستا ناتوانم بچمە دەرەوە کەەوە گەورەترین لای من سزا بۆ کە خۆی گەورە سزاهەیە چکە هەموو شتێکی سوپاسی خۆی گەوراکەم بەشەکانی بەڵام هەش ڕۆژە نەمتوانانی نەتوان بچمە هیچ شوێنێک نەبچمە هیچ کۆڕۆمەزیسیە تەنانە بۆ لای ئەینە سەبی شتەکەش ئەمڕۆ یەکەم ڕۆژێکە بیێرم بچمە دەرەوە بچم بۆ ئیلا چکە نەمەتوانی بچم بۆ بەخوا وەزم خراپ بوو کاکە دیگانشە الحەمدولillah بەس نامێ برادەکەم نیگەران پێمەڵم زۆر باشم هەرچێک تەلەفۆن بکەڵم الحەمدولillah زۆر باشم وعیبم نییە کاکە دیدان. جەزای ساز سەرۆکی کۆمەڵەی هونەرە میللەکانی کوردستان هەر کات هونەرمەندێک نەخۆش بووایە دەست و بر بەهانای دەچوو ئێستا خۆی بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت و بە گۆچانیشەوە نایەوێت ببێتە بارگرانی بۆ هیچ کام لە هاوڕێ هونەرمەندەکانی. باوەڕم پێ بکە من خۆم زۆر خەمم بۆ کە خۆزگە کەس نیزانێ بۆی نەبم بە بارگرانی بەسەر هاوڕێ و برادەکانمەوە.